سڵاوتان لێ بمکاتەوە کاتێکتان بەژایزان و خۆشەویستانی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی خۆمان زۆر بخۆشحاڵە زانین ئەم ڕۆژ لە دەستپێکی ڕۆژەکەیە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستین و پرۆگرامتان پێشکەشەکەین ڕاستەوخۆ ئۆچینە تەوەری یەکەم پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت وەکو یەکەم پەیمانگا لەسەر ئاستی بەڵین سلێمانی و هەرێمی کوردستانیش بەگشتی کە هەستاوە کردنەوەی خوێندکار و کردنەوەی وەرگرتنی خوێندکاری کردوێتەوە بۆ بەشی بەڵگەی تاوان کە پیشەیانە کارەکات و فێرخواز بە شێوەیەکی پیشەیانە ڕادەهێنێت لەسەر کۆکردنەوەی بەڵگەی تاوان و هەروەها لێکۆڵینەوە لە تاوان و دۆزینەوەی تاوانباریش بە تەواوی بەشەکانی بەڵگەی تاوانە و تەواوی بەشەکانی بەڵگەی تاوان کاری لەسەرەکات. گفتوگویم تەوەراکەین باز لە بەشی بەڵگەی تاوان لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایتەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا پرۆژە قەلەندەر سەرۆکی بەشی بەڵگەی تاوان لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت. مامۆستا فەرموو. دانی باش بەخێر بێت فەرموو. بەخێر بێت. بەخێر بێت. دووبارە سڵاو بەخێر بێت. زۆر سپاسم خۆش بێ خۆسپاس. مامۆستا بەسێکی باشێکی بوورە باسێکی بەشەکەمان بۆ بکەیت چ پێویستیەک وای کرد کەەوە بیر لەوە بکەنەوە لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت بەشی بەڵگەی تاوان بکەنەوە. زۆر سپاسدانەکەم لە ڕاستیە ضرورەتی بازاری کار و ضرورەتی دادپەروەری کە گرنگترین تعریف و وشەی بەڵگەی تاوانە کە جێبەجێکردنی یاسا بە شێوەیەکی دادپەروەریانە بۆ دۆزینەوەی ڕاستی کەیسە تاوانکاریەکان و لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستان بە تایبەت بەشێکمان نەبوو بە پرۆفیشناڵی و بە شێوەیەکی ئەکادمی خەڵک پێ بگەێنێ وەکو لێکۆڵەرێکی ئەکادمی تەواوی لایەنەکانی زانستی دادی بخوێنێت بۆی بتوانێت ڕاستی کەیسە تاوانکاریەکان دەخات. بەشێکمان نەبووە ئەم بەشە یەکەم جاراکرێتەوە و ئەم ساڵیش بۆ یەکەم ساڵە لە شاری سلێمانی بەڵێ بەڵام پێشتر لە شاری هەولێر پەیمانگای پزیشکی تەکنیکی هەولێر بەشی بەڵگەی تاوانی کردەوە بەڕێکەوتن لەگەڵ وزارەتی ناوخۆیە بەڵام تەنها سنووردار بوو بۆ ئەفسەران و کارمەندانی وزارەتی ناوخۆ. کەواتە وەرگرتنی خوێندکار بە شێوەیەکی کراوە تەنیا لە پەیمانگای پیشەیی برایت بەڵێ بەڵێ بوونی هەیە. لە پەیمانگای پیشەیی تەکنیکی برایت وڵایە بەرامبەر بە هەموو خوێندکارێک یعنی جیاکاری نەکردو مەسەن هەم ئەفسەرانیش ئەتوانن هەم سەر بە وزارەتی ناوخۆ هەم هاوڵاتی ئاسایی و هەم کەسێکیش لە هەر شوێنێک بێت یعنی بەرامبەر هەموو هاوڵاتی کراوەتەوە و تەواوی پرۆگرامەکانی ئەپدەیتی تازەی 2025 کە لە جیهانە چی بەکارهێنێت بۆ تەکنیکی لێکۆڵینەوەی تاوان ئەو پرۆگرامانە جێبەجێکە پەیمانگای برایت. زۆر باشەکەواتە پرۆگرامانەی کە ئەخوێندرێت لەو پەیمانگایە بە شێوازێکی ئەکادمیانە خوێندکارەکان فێر ئەکرێن لە سەر بەڵگە و تاوان لەوانەیە پێشتر بە چەند وانەیەک هەبوو بێت بەڵام ئێستا وردەکارترێکە لەوەی کە هەموو خوێندنەکەی تایبەت ئەبێت بەم بابەتە. بەڵێ پێشتر ئێمە طبعاً ئەوەی کە هەیە کۆلێجی یاسایە کە مەوادە یاسایەکانە خوێن و قۆناغیشێکیشان هەیە دەرسێکیشان هەیە وەکو لێکۆڵێنەوەی تاوان لە بواری یاسایی بەڵام وەکو بەشی بەڵگەی تاوان ئێمە زیاتر ئەچینە ناو وردەکاریەکان و ناو ئەو دەرسانەی کە پەیوەندی بە لێکۆڵینەوەی تاوان هەیە ینی تەرکیزەکەی لەسەر ئیشی لێکۆڵینەوە یعنی هەم یاسای شەخوێنین هەم یاسای شەخوێنین و هەم کارە تەکنیکیەکانی لێکۆڵینەوەی تاوانەخەنی یعنی ئێمە ناوەستین تەنها لەسەر دەرسە یاسایەکان بۆ نمونە ئێمە سایکۆلۆژیای تاوانکاری و سایکۆلۆژیای تاوانبار و سایکۆلۆژیای قوربانیەکان بە خوێندکاران پێیانەڵێنەوە هەروەها تەکنیکی پزیشکی دادوەری لەگەڵ تەواوی وردەکاری وانەکان وەکو وێنەگرتنی شانۆی تاوان کە ئێمە ناتوانین هەروە مستەوەرێکی ئاسایی بێنی شانۆی تاوان وێنەگرێوەش پرۆفیشناڵەتی کێوێ کە چۆن بە تەکنیک بەڵگەکان هەڵگرنەوە ئیتر دەرسەکانی پەنجەمۆرە لە ڕووی چەکە ژەهرە دەرمانە مخەدەرات یعنی مادەی هۆشبەر هەموو تەواوی لێکۆڵینەکان لە هەموو بوارەکانی کەیسە تاوانکاریەکانە ئێمە دەرسیان پێڵێنەوە بە وردی. باشە باسی لەوە کرد کە نوێترین تەکنیک بەکارهێنن وەکو پرۆگرام لە پەیمانگاکەی بەڕێسان و لە بەشەکەی بەڕێسان نوێترین تەکنیک چییە ئێستا بۆ دۆزینەوەی تاوانێک؟ نوێترین تەکنیک ئەوەیە کە
و سەردەمیانە دیجیتال بەکارەهێنن یعنی ئامەرە دیجیتاڵیەکان و تەواوی چی پێشکەوتی لە بازاڕی لێکۆڵینەوەی تاوان هەیە وەکو لە ئەمریکا و بەریتانیا و دەوڵەتە پێشکەوتوەکان ئێمە هەوڵین دابینی بکەین و خوێندکارانی پێ ئاشنا بکەینەوە چونکە ئێستا نزیکەی 450 بەشی ناوەندی ئەکادمی هەیە لە بەریتانیا و لە ئەمریکا یعنی لەوێش تازەیە شتەکە کۆ نییە معنی ئەمە لەخوا بە زاویە تایبەت لە شاری سێمانە بگەینە ئەو ئاستە شوێنێکە بێ شان باتەشانی وڵاتانی دەرەوە وەکو ئەمریکا و بەریتانیا مەجێگەی خۆشحاڵیە کە بتوانن ئەمانیش دوانەکەون لەو سەردەمە و لەو پێشکەوتنەیە تەواوی بوارەکان ئەو تەکنیکە زانستیانەی کە هەبێت لە زانستە بۆ 2025 چی بەکارەهێنن ئێمە بە خوێندکارەکانی ئەڵێنەوە. زۆر باشە ئاماژەت بۆ کردەوەی کە خوێندکاران ناتوانن بێن ئەفسەران جیاوازی کراوە لە نێوان ڕەگەزەکانە لەوەی کە یاخود هەردوو ڕەگەز وەرئەگیرێت چۆکو یەکتری کچان و کوڕانیش. پرسیارێکی زۆر جوانت کرد یعنی ئێستا عالەمیان هەر بەشی بەڵگەی تاوان چی لە دەرەوە لە ئەمریکا و بەریتانیا لە 180 ئافرەتە یعنی لە ناو ئافرەتانە زیاتر خانمانە ئەم بەشە ئینترێستی هەیە و حەزەکەن بێن بۆ ئەم بوارە و پەیمان زیاتر وردەبنەوە ئافرم یعنی من دیقەتم ماوە ئافرەت ئەو وردی لە ئافرەتا هەیە و تەرکیزەی هەیە زۆر لێ کۆڵەرێکی سەرکەوتوی شەبن یعنی لەبەرەوەی ئافرەت ئەتوانێت لەکانی ئانی یەک کاتە 4-5 شت تەرکیز خاتە سەری و بیکە یعنی سەرکەوتووە بن بەڕاستی و پەیمانگای تەکنیکی پیشەی برایت ئەو بینیانی خوێندکارەکانم چەندێک کوڕم هەیە ئەوەنەیش خانمم هەیە لەگەڵما یعنی لە پەیمانگاکەن و حەزیان لێتی لەو بوارە. باشە لە نوێترین تەکنیکەکانە بۆ نمونە باس لەوە کرد کە نوێترین پێشکەوتنەکان بەکارهێنن بەڕێزیشتان باس لە دیجیتاڵەکەیت چی بەکارهێننی و لە دیجیتاڵە لە پەنجەمۆرێکە لە هەڵگرتنەوەی پەنجەمۆرێکە ئێوە چی بەکارهێن؟ بەڵێ ئێستا ئامێرەکانی هەڵگرتنەوەی پەنجەمۆر زۆر پێشکەوتووە تەنها لە پاودەرێک و لە فڵچەیەکە نەماوەتەوە بەڵکو ئەتوانن ئێستا لە ڕووی دیجیتال و لە ڕووی سکانەوە و لە ڕووی کۆمەڵی ئامری پێشکەوتو کە هاتوۆتە هەرێمی کوردستانەوە ئەم بوارە پێشکەوتووە اینجا ئێمە بۆ منە دیئێنمان هەیە کە ئەمە بوارێکی تازەیە بۆ هەڵگرتنەوەی بەڵگەکانە و دۆزینەوەی خاوەنی ئەم ئاسەواری کە بەجێ ماوە لەم شانۆی تاوانە وەک کەروەها تەکنیکی پزیشکی داودوەری و لەگەڵ ئەوەیشە ئێمە دیجیتال فۆرنزیک ئەخوێنن کە وەکو کە لێکۆڵینەوە لە تاوانە ئەلکترۆنیەکان کە گرنگترین سەرچاوەیە بۆ کێشەکان بەداخەوە کە لە ئێستا لە 2025 سەرچاوەی زۆربەی کێشەکان کە ئەتوە مستەحیلە ئامێرێکی ئەلکترۆنی تێ نەکەوێ وەکو مۆبایلە کۆمپیوتەرە ئینتەرنێتە ئەما تەنها بەس شانەی سەر ئەرزی ناخوێنە تەنانەت لێکۆڵینەوەی تاوانە ئەلکترۆنیەکان بە وردی لە پەیمانگای تەکنیکی پیشەی برایت ئەخوێنرێت کە ئەمەش زۆر مهمە بۆ سەردەمی ئێستا. باشە مختبەری تایبەتمان هەیە بۆ نمونە باست لە DNA کرد لە هەرێمی کوردستان و بە شاری سلێمانی بە تایبەتی مختبەری تایبەت هەیە بە هەڵگرتنەوەی DNA؟ بەڵێ چەند مختبەرێک هەبوو بەڵام کاری لەسەرەکەن یعنی لە بواری جێبەجێکردنایە کە مختبەری وا بکەنەوە نەکراوەت تا ئێستا وەکو فەرمی مختبەرێکمان هەبێت هەر تەنها پزیشکی دادوەری و لە ئاستی باڵای بەرزانیە بەڵام هەنگاو بە هەنگاو هەوڵێ هەیش بووە ئەهلی بووە ئاستێکی بەرزی هەبووە یعنی بڵێن سەر بە حکوومەت نەبووە ئەهلی بووە بەڵام هەوڵی بوو ئەدرێت کە وردە کار بکەیت لەسەری ئەوەیش بچێتە بواری جێبەجێکردنەوە. باشە مامۆستا ئێستا بەڕێستان بەشێکتان کردوێتەوە بەشی بەڵگەی تاوان باشە خوێندکار و فێرخواست پێگەێنن لە بە شێوەیەکی ئەکادمیانە لە هەڵگرتنەوەی بەڵگەی تاوان و دۆزینەوەی تاوانبارە ئەگەر پەنجەمۆرەکە هەڵگیرایەوە ئەگەر دیێنەیەەکە هەڵگیرایەوە ئەیتر لە هەر ڕێگەیەک بێت لە لیکەوە بێت لە خوێنەوە بێت لە پێستەوە بێ بەڵام مختبەرێکمان نییە باشە ئەگەر مختبەرەکەش هەبێت ئێوە مقارنەیەکەن بە چیە؟ ئەم نمونەیە کە وەرتان گرتووە مقارنەیەکان بەچێ بەراوردیەکان بەچێ ئەگەر ئێمە داتابەیسێکی هەموو خاوڵاتی و دانیشتوانی بۆ نمونە هەرێمی کوردستانمان نەبێت. قسەکەت ڕاستە ئەمەوە ئەکات بۆ نمونە تاان لێکۆڵینەوەی شانۆی تاوان تەنها لەسەر پەنجەمۆر و DNA ناوەستێت ڕووەکانی تریشی هەیە کە بۆ ئەوەی تاوانبار و کەسی معنی بدۆزرێتەوە بەڵام ئەمەوە ئەکات هەندانێکی زۆر باش بێ کە لەمە دوا بۆ سیستەمی خەستەخانەکان بە تایبەت مناڵ کە لە دایکە بێت لە دەرەوە یەکسەر پەنجەمۆری دەست و قاچیشی وەرەگیرێ داخلی سیستەمە بێ ئەوە ڕێگا دروستەکە و جۆرەیە
بەڵێ بەڵێ و ئەمە وا ئەکات بوونی ئەم بەشانە وا ئەکات لایەنی پەیوەندیدار هان بدرێ بۆ جێبەجێکردنی ئەم سیستەمە تازەیە. یعنی زۆر گرنگە بزانە ئەم بەشە چەندێک ڕەبتی هەیە بە هەموو بەشەکانی دەوڵەتەوە بەشەکانی ژیانەوە بۆ منە پۆلیسە خەستەخانەیە دادگایە ئەمانە ڕەبتێکی تەواوەتی هەیە ئەمە وا ئەکات کاوان هان بدرە هەر مناڵە لەدایک بوو پەنجەمۆری دەستی و قاچی وەربگیرە و داخلی سیستەم زۆر کارەکەی ئاسانترە بێت کە نمونەیەکی وەرگەر لە دیێنەی بێت بەدەکی و کاتە لە داتابیسەکە هەیە و داتابیسەکە هەیە مقارنەیەکە کە چی و ئەدوەزرێتەوە. تەنانەت جیهازی پەنجەمۆرەکان کە ئیسە بۆتە ئەلکترۆنی و پێشکەوتووە ئەو کاتە هەر ئۆتۆماتیکی کاچێتە سەری خۆی فترەیەک لۆدی نەکا و ئەنەلایزێکا و ئێنێ لە ئەم مقارنەیە هەمانە لەگەڵ فڵان کەس و فڵان ناوە. زۆر باشەوە کۆی کە ئێوە ئیشتە سەر تاوانەکانەکەن تا چەند هەماهەنگیتان کردووە لەگەڵ دادگاکانە بۆی کە بتوانن خوێندکارەکانتان لە کەیسەکانە بەشدار بن بۆی کە ئەوان بتوان ئەو وردەکاری کە هەیەیانە لەسەر کەیسەکان بە پراکتیکی ئەنجامی بن. ئێمە هاوکاریکی تەواومان هەبووە تەنانەت پێش ئەوەی هەر بەشەکە دروست ببێت بۆ پرۆگرامی منهەجی بەشەکە ئێمە کۆمەڵە دادوەری بەڕێز سەرکەوتوو لە دادگای سلێمانی و مامۆستای پێشکەوتووی یاسا و هەروەها کارمەندانی بەشی لێکۆڵینەوەی تاوان بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی هاوکاری بوون کە منهەجێکی تۆکمەی باش بۆ پێویستی ڕۆژانی خۆیان کە چی نەقسیان هەیە و چی نەقسێکیان هەیە لە بواری ئیشکردنە منهەجەکە لەسەر ئەو ئاسەدانن هاوکاریکی تەواومان هەیە لەگەڵ هەموو لایەنەکانە. لە بەشێکی خۆتانە چەند جۆرێکی بەڵگەی تاوان هەبێ ئێوە هەموو بەشەکانی ئەخوێنن؟ بەڵێ ئێمە پەنجەمۆرە خوێنین چەکە خوێنین مادەی هۆشبەرە ئەخوێنن خوێندکارەکانمان ژەهرە خوێنن تەقینەوە ئاگرکەوتنەوە هەروەها لەگەڵ لێکوڵینەوە لە ڕووداوی هاتوچۆ لەگەڵ هەروە تێکاری مەیت تەرم ئەوانە هەموو ئەو لایەنانە ئەخوێنن لەگەڵ ئیزافەتەن کۆمەڵێ بەڵگەکانی تریش کە لە دەک و دەرس و سایکۆلۆژیای تاوانبار و لەگەڵ تاوان ئەلکترۆنیکاری تەرم ئەگەر تەرمەکە بڵێن ڕووداوەکە تازە بێت ئەگەر ڕووداوەکەش کۆن بێ پێویستی هەندێک لە ڕووداوەکان هەیە پێویستی بۆ هەیە کە تەرمەکە دەربهێنرێتەوە. بەڵێ بەڵێ تەنانەت تازەترین زانستیش ئەخوێنن زانستی مێرووە کە بەکارەهێنێت حەشەراتی جینایی ئینتۆمۆلۆجی مێروو وەکو مێش مەگەز ئەمانەکە لەسەر مەیتێکە بۆ دیاریکردنی کاتی مردنەکە تەنانەت خوێندکارەکان لە ڕووی ئەکادیمیەوە لەو بوارەیشە شارەزایانەکەن کە چۆن ڕاستی دروستی ڕووداوی تاوانەکە بزانن. لە پاڵەوەیکی ئەو خوێندکارەکانتان فێر ئەکەن بەم جۆرە تا چەند هۆشداریش بڵاوەکەنەوە هەر لە ڕێگەی خۆتان لە ڕێگەی خوێندکارەکانتانەوە بۆ ئەوی کە هاوڵاتیان هۆشبار بن کاتێک کە لە شوێنەکە تاوانێک هەیە بۆی کە چۆن ئەو شوێنە پارێزگاری لێ بکەن هەتاوەکو ئەو کەسانە کە ئەچن کە پسپۆریان هەیە لە بواری بەڵگە و تاوانە بۆی کە تاوانەکە بدۆزنەوە. قسەکە زۆر جوانە یعنی ئەم بەشە کە ئێستا یەک مانگە دەستی پێ کردووە تازەیە لە چالاکیەکان و لە وردەکاریەکان و ڕۆژانش کێمە لەگەڵ خەڵکە لە ڕێی میدیاوە لە ڕێی سیمینارەوە فێری خەڵک ئیتر وردە چاوکراوەیە بێت کە بزانێت کە تیمی هێڵی گەرم کە ڕاتە سەری پۆلیس بۆ ئاگادارکردنەوە دەستکاری ئەدەواتەکان نەکەن دەستکاری شانووی تاوانەکەن تا تیمی بەڵگەی تاوان ئەگاتە شوێنەکە ئەمەش زۆر گرنگە بۆ هۆشیاری تاکی کۆمەلگا بە تەکید. باشە هەندێک تاوان هەیە لە وڵاتانی دەرەوە بیستومان و بینیومانە کە ئاماژەش بە هەندێک ئاماژە هەیە ئەچێتە نێوان چوارچێوەی تاوانەوە. ئێوە کار لەسەرەوەکەن کە ئەو ئاماژانە چۆن بدۆزرێتەوە فێرخوازەکانتان ئەگەر تاوانێکە بێت تاوانەکە تەنیا لە ڕێی ئاماژەوە بێت لە ڕێی هەڕەشەوە ببێت باشە ئێوە بدۆزنەوە مەبەست ئەوەی هێشتا ڕووی نەیاوە ڕووی نەیابێ بەڵام ئیشەکەی لەسەر کردبێ ئاماژەکان ئەو دەرخەری ئەو بن کە ئەم بەنیازی ئەوە بۆ کە ڕووداوێک ڕووبات. دەرسی فۆرەنزیک سایکۆلۆجی ئیش لەسەر ئەوەکات ئێمە ئیش لەسەر ئەوە ئەکەین کە چۆن هەڵسەنگاندن بکەین لەسەر ئەو کەیسە کۆنانەی یعنی بۆ چۆن باگراوندێکی کەیسێکی کۆنمان هەیە کە ئەم تاوانە ڕوویاوە و دوو چۆن ئەو کەسانە بناسینەوە کە بۆ ئایندە تاوانەکەن کە ئەمە لە بواری شوێنە ئەمنیەکانە کە ئیشانەوەی کە ئیش لەسەر داهاتۆکەن یعنی ئیشی بەڵگەی تاوان تەنها ئێمە لە پەیمانگا دەرسیان پێ ناڵێنەوە بۆ ئەو شتانی کە ڕوویە و تەواو ڕاستێکە بدۆزینەوە بەڵکو فێریشانەکەین چۆن بەرەنگاری تاوان ببنەوە کە لە ئایندە ڕوونەیە و دەرسی فۆرەنزیک سایکۆلۆجی مهمترین دەرسە کە خوێندکار فێرەکە چۆن کار لەگەڵ ئەو حاڵەتانە بکەن.
باشە زۆر باشە ببوورە پەیوەند دەستدرێژی سێکسیش بە هەمان جۆر تاوانێکی دیکەیە کە زۆر کاری لەسەرکرێت ئێوە چۆن کار لەسەرماکە طبعا بەپێی ئیتر هەموو دەرسەکان چۆن قەتڵێک هەیە چۆن دزیەک هەیە چۆن ڕووداوێکی هاتوچۆ هەیە ئەوژێکێکە لە تاوانەکان دەرسی لەسەر خوێن و بە تەواوەتی هەموو لایەنەکان هەم لە ڕووی سایکۆلۆژیەوە هەم لە ڕووی تەکنیکیەوە هەم لە ڕووی پزیشکی دادوەریەوە هەم لە ڕووی دادگا و لێکۆڵینەوە و ئاسەوارەکانی لە ڕووی نەفسێتی ئەم کەسە و میدیا چەنە ڕۆڵی هەیە و ئەمانە هەمووی ئەخوێنرێت لە بەشەکە مختبەرات هەیە بۆەوە لە ناو پەیمانگایە بۆ داهاتوو بەڵێ بەڵام لە ئێستەیە شوێنەکان تر هاوکاریمانەکەن کە خوێندکارەکان فێرکەن زۆر باش لێستا کە بەشەکەی تایبەت کراوە بەوە ئەمە تا چەند هۆکارێ بۆی کە تاوانەکان وردە بەرەو کەمبوونەوە بچن لەبەروی ئەگەر جاران تاوانێک هەبوو بێت تا ئێستا دەرنەکەوت بێت و شاردرا بێتەوە لەبەروی کە بەخۆشحاڵی و کەسانی پسپۆرمان هەیە بەڵام ئەوەندە ژمارەکان زۆر نەوە بێت لەوەی کە بتوان لە هەموو شوێنەکە دەستجیان دیار بێت و بتوان لەوەی کە تاوانەکان بدۆزنەوە ئەمە هۆکار ببووی کەیتر تاوانەکان وردە بەرەو لە ناوچوون بچن و کەم ببنەوە لەبەروی بزانێت ئەگەر تاوانێک بکەیت بە دڵنیاییەوە لەوەی کە ئاشکرا ئەبیت طبعا هەدەفی قانون خۆی هەدەفی یاسا وهدفی عقوبة بتايبت كيك سزادري يك له هدف سريك كان أو الردع الغيري بيلان يعني بوي كسيتر بربز دابني كسيتر أو توانا نكاتوا وأم بشا بتايبت أم بشا هو كاريكي زور جرينجا بو أوي خلق بترسي صلب كاتوا كبزانة دنيا بيشكوتوا سبواري ليكولينا ولا أستيكونانيا هم لبواري ديجيتال جارانا نوت كشوزانك يا لبش أو كمبيوتر وشيكات ئەمە قسەیەک بوو خەڵک ئەیکرد یان چوزانە ئەم دەمانچەیە ڕای کردووە یان تەنها دقیچێکە کامەران نییە لەو شوێنە خەڵگوایەوت CCTV و کامەران نییە لەو شوێنە با تاوانەکە ئەنجام دەخۆ کەس پێت نازانێ ئێستا ئەم زانستە تازەیە ئەم بەشە تازەیە وا ئەکا کە هۆشیاریکی باش بێ بۆ تاک کە ئەگەر CCTVشی لێ نەبوو تاوانەکە کەشفە بێ ئەگەر لە دیجیتاڵیشت بەکارهێنا بۆ هەر تاوانەکەت کەشفە بێ چونکە ئەگەر ڕێگایە بۆ مناڵەکی تەرمەکە شێوێنم یاوای لێکم یا پارچە پارچەیەکەم کەس نازانێت ئەم کەسەکێ بەپی ئەم تەکنیکانە هەمووی دەرەکەمە واکات خەڵک ڕەدع بێت ئەم تاوانە دووبارە نەکاتەوە باشە سەرخواز لە ئێوە چەند ساڵە مێنێتەوە دوای ئەوەش وەکو دام و دەستگا ئەمنیەکان و فەرمیەکان ئەچێتە چۆ لە چۆ کاری دەسەکەوێت طبعا لە هەر شوێنێک بواری ئەمنی بێت پۆلیس بێت بوارە ئەمنیەکان بە گشتی لە هەر شوێنێک بێت دادگا بێت پێویستیان بەم بەشە هەیە و لە هەموو شوێنێکیش ئیشانە عنی بۆ ئەوە نیمەرج نییە خوێندکار ئیلا بچێت لە فەرمانگەی بەڵگەی تاوان لەوێدا بنیشێ و ئیشکان نا بۆ منە ئەمە نەقسێکی زۆری لێکۆڵەرمان هەیە نەقسێکی زۆرمان هەیە بۆ ئەوانەی بۆ هێڵی گەرم کە یەکەم جارە چنە سەر مەسرحەکە نەقسێکی زۆرمان هەیە لە بواری ئەوانەی کە کارەکەنە دادگای نەوجەوانەکان لە دادگای تاوان لە دادگای جونحکەتن نەقسێکی زۆرمان هەیە توانن لە خستەخانەکانە لە بەشی سکیوریتی یعنی لە بەشی کۆمپانیا ئەهلیەکان بەشی سکیوریتیەکان ئەتوانن لەویا ئیشکەن لە هەر شوێنێک ڕەبتی بە تاوانەوە هەبێ ئەمان ئەتوانن ئیشکەن بێ درێژە بە خوێندن بە چویتر وەریەگرێت ئەم خوێندکارە ئەم فەرخوازە لە دوای پەیمانگاکەی ئێوە لە دوای بەشی بەڵگەی تاوان چویتر وەریەگرێت ئەگەر بەکالۆریۆس بکرێتەوە ینی ئەگەر قۆناغەکەی لە دیبلۆمەوە بچێتە سەر بەکالۆریۆس تا ئێستا نەکراوەوە لە هەرمی کوردستان بەڵام ئەگەر بکرێتەوە یەکسەر دەتوانێت پێویستیە بکرێتەوە طبعاً ئەکید پێویستیە لەوەیان نەوەستێت درێژە بدرێ بەم خوێنە و زیاتر بچنە بوارە زانستیەکە و خەڵکیش زیاتر تەوعیە ببێت و لە ئاستی وڵاتانە دوانەکەوێت کارمەندی بەڵگەی تاوان تاکو ئێستا کە بوونی هەبوو لە هەرمی کوردستانە کەواتە بە شێوەیەکی ئەکادمی بە تەواوەتی پێنەگەنراوە بۆ بەشی بەڵگەی تاوان تەنها کۆرسیان بۆ کراوەتەوە مەسەلاً لە بەپێی پێویستی بۆ نمونە ئێمە لە شانۆیەکمان هەیە ڕاهێنانیان پێکرا بۆ منە لە بواری پەنجەمۆرە ڕاهێنانیان پێکراوە لە بواری چەکە یان لە عنی وەکو ڕاهێنان بووە کۆرسی چەند مانگەی بووە ئاوا بە شێوەیەکەوەی دیبلۆمیان هەبێت دوای ئەوەی شاری هەولێر ئەمە شاری سلێمانیە کە ئاوا دیبلۆمێکی پیشەی بێنێ بە وردی بە 2 ساڵ بخوێنێت بۆ یەکەم جارە زۆر باشە خوێندکارەکان بەگشتی لەسەر هەموو تاوانەکان ئەخوێنن وهروە مامەڵەکردن بە پێی جۆری تاوانەکە جیاوازی ئەبێت ئەکید بۆ نمونە بۆ منە تاوانێکی خۆکوژیە تاوانێکی کوشتنە تاوانێکی سووتانە تاوانی سەربڕینە تاوانی دەزرێشی سکسیە تاوانی ئەلکترۆنیە تاوانی مادە هۆشبەرەکانە و زۆر تاوانی تر هەچکام و لێکۆڵینەوە بە پێی تەکنیک و بوارەکانە جیاوازە ئەکید دەستخۆش مامۆستا زۆر سپاس دەکەم زۆر سپاس